بۆ بەدەستهێنانی مافەدارەیەکان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەفدێکی باڵای کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری سەردانی بەغدایان کرد. لە میانەی کۆبوونەوەکاندا حەیدەر عەبادی ڕایگەیاند پابەند دەبێت بە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. هاوکات هاوڵاتیان با گرنگیەوە دەڕواننە سەردانەکە و دەڵێن تەنها ئومێدیان بەو سێ لایەنە ماوە. زۆر خۆشحاڵم کە ئەم سێوەفدە ڕۆشتۆ بۆ بەغا لەگەڵ حکوومەتی فیدراڵی قساگەن. ئەم شەوکە خۆم یەکێکم لە هەوڵەدانی کەسیتە بەرنامەکانم کردووە کە وەفدە بەتێو تەسەلی لەسەر ئەم بارودۆخە ئەڕوا. زۆر دڵم پێی خۆش ئینشەڵڵا یەکەم ئەم بارودۆخە نەیاڵێ بەشکم حەینێکی خۆش شکارێکی دڵخۆشکارە بۆ خەڵکی ئەم کوردستانە بگێڕێنەوە. ئێستا هەموو فەرمانبەران دەڵێن پێی خۆشەکە ئینشەڵڵا ئەم وەفدە بە ناومێدی نەگەڕێتەوە. وەڵی ئەم وەفدە هەر وەک وەفدەکانی تر نەبێ باشە. یعنی تۆ سەیریکە چەنها وەفد چۆ بۆ بەغا هەر وەک یەکوا بوو ئەمەش وەکو بێ هەر نەچوونی باشترە. خۆی پێم باشە هەمووی بە یەکدەنگ هەر چەند یەکدەنگیژنی بە یەکدەنگ هەمی بچێتە بەغا یەکدەنگ بین لە بەغا. عەبادی ئەوێ موچەی فەرمانبەرانی هەرێم بنیارێ ئەگەر ئەمان پابەند بن بەوەی کەوتوێتی ئیتر ئەمە نازانم ئەمان خۆیان نەزان. دوای ڕیفراندۆم و کشانەوەی کۆمەڵ و گۆڕان لە حکوومەتی هەرێم بەردەوام بەغداد ڕەتی کردووەتەوە پێشوازی لە وەفدی حکوومەتی هەرێم بکات. بەو پێی حکوومەتی هەرێم ناتوانێت نوێنەرایەتی هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستان بکات. بەڵام لە کاتی سەردانی وەفدی سێلایەنەکەدا لە ئاستی باڵادا پێشوازیان لێکرا. هاوکات لە ناوخۆی هەرێمی کوردستانیش هاوڵاتیان پێیان وایە پێکاتەی ئەم وەفدەی سێلایەنەکەی هەرێم تەواو لە وەفدەکانی دیکەی حکوومەت و یەکێتی و پارتی جیاوازە و ئامانجیشیان بەدەستهێنانی بەرژەوەندی گشتی و قوتی خەڵکە نەک مەرامی شەخسی. من بەم جوانە هیوام ئەوەیە ئەم وەفتەکە چۆ بۆ بەغا یعنی لە ساسە نەجاحەت پێێنێ چونکە وەفتێکی زۆر چاک و قچەکانیان بە قووەتە وەکو وەفتی پێشوو نییە. لە دوای ئەوەش چونکە نووری مالیکی و عەبادی نەرمیەکیان نواندووە سەبارەت بەم بارودۆخەوە. ئەمە بەنای هینەوە نەچین یانی وەکو ئەم سیانی کە چون بە سێقۆڵی بە هەموو جارێک هەموو کاتی هەر بەلایانی حیزبی ئەم دو حیزب نەبێت کە بە جای پارتی وێچێتی بە هەموو شتێرەوان قچەکە ئەمانی ئەم سیانە کە کۆبوونەتەوە هەرچێکیان چون وەکو یانی هەر وەکو بڵێن پشگیری هاوڵاتیان وەکو خۆشگوزەرانی و باشکردنی وانە باری هاوڵاتیان ینی ئیشێکی چاکیان کرد و ئیجابی باشتری شڵای سلبی نابێت ئەم شتێکی زۆر چاکە. وەفدەکەی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا لەگەڵ سەرۆک وەزیران و جێگری یەکەمی سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمانی عێراقدا کۆبوونەتەوە. هەروەها سەرۆک وەزیرانی عێراقیش بە فەرمی بەڵێنی پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی پێداون. لە لایەکی دیکەشەوە هاوڵاتیانیش دەڵێن لە دوای ڕیفراندۆمە شومەکەوە بە تەواوی باوەڕیان بەم دوو حیزبە دەسەڵاتدارە نەماوە و کاتیەوە هاتووە لایەنەکانی تر ببنە نوێنەری ڕاستەقینەی گەل و داواڕەوەکانیان بەدەست بهێنن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.